خۆی سێ مانگ گیرا پاش سێ مانگیان دیسکاونتش لەسەر کرا 125 لە 170 دلاری بۆ 134 دلار زۆر مشتریانش داهاتن داوایان دەکرا لە سمیە پێشانەدا داوایان دەکرد. ئەمە ئەو مۆدیلی جلوبەرگەیە کە نیکۆلاس مادۆرۆ لە ڕۆژی دەستگیرکردنەکەی لەبەری بوو. ئەمەش ئەو شوێنە بەتاڵەیە کە هەمان ڕەنجی ئەو جلە بوو کە نیکۆلاس مادۆرۆ لە بەرەبەیانی سێ مانگ لە لایەن هێزەکانی دەلتا فۆرسی ئەمریکاوە دەستگیر کرا. جا ئەم جلوبەرگە هەرزوو لە سۆشیال میدیای جیهانی دەنگدانەوەی هەبوو ئیدی کە سێرچ کرا و دەرکەوت دوای کەمە براندی نایکە و لە ڕێپێدراوەکانی نایک دەفرۆشترێ. من لە هەولێر سەردانی چەند شوێنێکی ڕێپێدراوم کردووە بەڵام ئەم مۆدیل و ئەم ڕەنگەن بەردەست نیە لێ سەدا بەڵام ڕەنگەکانی دیکە وەک دەبینن لێرە بەردەستا. جا ئێستا لە یەکێک لە ئەلقەکانی ڕێپێدراوی نایکم لە هەولێر دەمێت قسە لەگەڵ کارمەندی ئێرە بکەم. کاکی براهیم ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم سەرەتا سڵاوت لێبێت دەمێت باسێکی ئەو مۆدیلە جلوبەرگەم بۆ بکەم. مۆدیلە لە کێوە ئاوە بۆتە ئەو مۆدیلە بە خۆی سێ مانگ گیرا پاش سێ مانگیان دیسکاونتش لەسەر کرا 125 لە 170 دلاری بۆ 134 دلار زۆر مشتریانش داهاتن داوایان دەکرا لە سمیە پێشانەدا داوایان دەکرد لەو مۆدیلە. باش هەرە دوای دەستگیرکردنەکەی ئاوا خەڵک بەڵێ تقریبا نەگەیشتە 8 مانگ خلاص بۆ مۆدیلە بۆ خۆتان لە مێژە مۆدیلتان هێناوە. ئەرێ وڵات تقریبا 15 حتا 17 ڕۆژی دەبی نایتمان بەس لە پاش سێ مانگ خلاص بوو یعنی بۆ تاوەکو ئێستا هیچ جلوبەرگێکە بۆ ئەوە بۆ ماودایەکی واکەم خلاص بێت ناوەڵە زۆر کەم. خەڵک چی دەگوت کە دەیکڕی والله هەر پێش بێتە ژۆرێ سەلامی دەکرد پاش سەلامەکە ڕسمەکەی پێشاندا ئەو ڕسم ئەو مۆدیلە هەیە ئەو ڕسمە ئەو لەو ڕشتە هەیە لەو مۆدیلەی بەس زوو خلاص بوو. باشە دەمێت پێم بڵێ ئەمە جلکی بابلن ێ نای بەگشتی بابەتی سپۆرتە بەڵام ئەمە بە زیاتر بە وەرزشکردن بەکاردیان بۆ کاتی خەو ئەوانەیە بۆ کاتی خۆ بە وەرزشین بەکاردێت جلکێکی ئەمەلایانەیە. بەڵێ باشە لێرە بەنیازنین بیهێنەوە والله ئەخر نەمایە هەر نەمایە نەمایە پەیوەندیتان کردووە بە دەرەوە بۆی زۆریش بەس نەمایە. باشە کۆمپانیای نایک لێرە لەسەر بابەتە چی ئاگداریەوەی کردو کە چی گوت چی بکەن لەسەر بابەتیان داشکانەکەی کە کردان ئەو بۆ خۆتان کردیان یان کۆمپانیا ئاگداریەوەی هەر بەخۆی دیسکاونتەکە عالەمیە لە بەدەستەمە نییە. کۆمپانیای نایک بە فەرمی کردی بەڵێ والله زۆر تەڵەباتی لەسرە بەس جارێ بەردەست نییە لە هینانەوەی. ڕۆژانە چەند کەس دێت ئێرە بۆ جلە والله ڕۆژێ دوسێ مشتری بەلایکمی دێت ئێرە هەرداوایەوە دەکەن هەردا ئەو ڕەنگەش دەکەن نفسی ڕەنگی بەخۆی ڕساسیەکەی. باشە جیاوازی هەبوو لەگەڵ مۆدیلانیان هەمان شت بوون هەر بەخۆی نفسی شتە نایکی تێکفلێس بەخۆی مەشهورە زۆر لە براندی نایکی بەس لە پاش شەوی ینی بۆ ترێندەوە بۆ ترێندی ئەو ساڵ و ڕەنگی ڕساسیش خاستان ناوەکەی نایک تێکفلێسە نایک تێکفلێسە. زۆر باشە کاکی برایم دەست خۆش بێ سوپاس دەکەم. ئەمە قسەیەکێک لە کارمەندانی ڕێگە پێدراوی نایکە لە یەکێک لە مۆڵەکانی هەولێر ئەو بازەوە دەکات ئەمە جۆری نایک تێکفلێسە لە لقەکانی نایک نمایش کراوەی دی خەڵک دەیکرێت بەڵام هەر دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای دەستگیرکردنی نیکۆلاس مادۆرۆ ئیدی جلەکە نەماوە و لە ئێستادا بەردەست نییە بشی هێننەوە.